بەناوی خودایی بەخشندەی میهرەبان سوپاس و ستایش بۆ ذاتی خودایی دانەری زەوی و ڕاگری ئاسمان سەڵات و سەلام بڕژێتە سەر گیانی پاچی پێغەمبەری ئاخری زەمان هەم لەسەر ئال و ئەسحاب و یار و یاوەرانی تا ڕۆژی دوایی بەڕێزان و خۆشەویستان بینەران و بیسەرانی بەڕێز ئەسەلام عەلەیکم و ڕەحمەت الله وبەرەکاتوه لە زنجیرەی 15ەمین دەگەینەوە بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لەو زنجیرە بابەتانەی سەبارەت بە پەروەردەی منداڵ بەڵام لەژێر ڕۆشنایی قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم بەڕێزان و خۆشەویستان بوارێشتر لەو وارانەی کە پێویستە منداڵ پەروەردە بکرێ و منداڵ گۆش و نەما بکرێ و پێویستە منداڵ پەروەردەیەک بکرێتن لە ڕووی نەفسی بەڕێزان و خۆشەویستان ئالۆزترین و ناخۆشترین نەخۆشی کە تووشی ئینسان بێ نەخۆشی نەفسیە ئینسانێک کەوا نەفسیەتی تەواو نەبێتن ئینسانێک دەروونێکی ئارامی نەبێتن بەڕاستی ئەوە ژیانێکی پڕ لە ناخۆشیە ئەو ئێشوژانانەی کەوا لە ئەندامەکانی لەشی ئینساندا دەبی کاتێک کە ئینسان چاوی دێشی کاتێک کە ئینسان جێی دێشی کاتێک کە ئینسان کلیەی دێشی کاتێک کە ئینسان ئەندامێک لە ئەندامەکانی دێشی چارە سەرکردەکەی ڕەنگە زۆر ئاسانتر بی لەوەی کەوا کەسێک نەفسیەن نەخۆشە یعنی نەخۆشیێکی معنەوی هەیە هەستی پێ ناکەی تەمەشا دەکەی دڵ و دەرونی مێشتی زۆر ئالۆزە پەرتە بڵاوە بەڕاستی یعنی زۆر زار ئەو کەسانەی کەوا ناتەندروست پەروەردە دەکرێن ئاخیرەکەی کۆتاییەکەی سەر دەچێشی لە بۆ ئەوەی کەسانی ناتەواویان لێ دروست بیتن یعنی کە بە مستەڵەحی ناو مجتەمع و کۆمەلگەی ئێمە پێیان دەوترێت شێت خوا پەنامەمدا ڕەنگە زۆر جاری سەبەبەکەی ئەوە بی پەروەردەیەکی سەقەت وای کردبی ئەو منداڵێکی ناتەواو ناتەندروست و منداڵێکی شێت بێتە ناو کۆمەلگا هەم لە بۆ خۆی ژیانێکی پڕ لە مەرگەسات و ناخۆشی و دەردی سەری بەسەر ببا هەم داوکو بابەکەش پێی تووشی تەنگ و چەڵەم و ناخۆشێکی زۆر بی و کۆمەلگەش تووشی ئالوودەی دەرد و بەڵایەتی زۆر بەسەبەبی ئەو کە منداڵی کەوا پەروەردەیەکی سەقەت کرایە خۆشەویستان ئەگە سەیر بکەین لە قورئانی پیرۆز خوای گەورە سوبحانه وتعالى زۆر تیشک دەخاتە سەر بابەتی نەفسی لایەنی دەرونی ئینسان دینی ئیسلام لۆیە هاتووە لەوەی ئینسانەکان مرتاح بن ئارام بن ئیمان لە ئەمنەوە هاتووە واتە ئارابی دڵنیایی یەکێک لە ناوە پیرۆزەکانی خوای گەورەش المؤمن خوای گەورە ئارام بەخشە لە بۆ عەبد و بەندەکانی خۆی یەکێک لە ناوە پیرۆزەکانی خوای گەورە ئەسسەلام خوای گەورە سەلامە ئاشتیە هێمنی و خۆشی و ئارامی دەوێ لە بۆ عەبد و بەندەکانی خۆی و ئاشتی بڵاو دەکاتەوە بەناو تێگەڕای خەڵک هەتا خەڵک لە دڵ ڕاوچێ و لە نەفسیەتێکی نامڕتەحدا نەژی خۆشەویستان یەکێک لەو خاڵانەی کە پێویستە منداڵ پەروەردەیەکی نەفسی دەرونی بەهێز و چاک بکرێ تەندروست بی نەفسیەن ئەویش ئەوەیە کەوا ئینسان هەمیشە و بەردەوام دایک و باوک و هەموو ئەوانەی بەکاری پەروەردە هەردەستن کەوا هەوڵ بدەن خۆیان نزیک کەنەوە لە منداڵەکان بەڕێزان کەینە ئینسان نەفسیەتی تێک دەچێت کەین ئینسان دەرونی پەرتەوازە و بەربڵاو و ناڕێک دەبیتن لەو کاتەی حەز بە کەسایەتی خۆی نەکاتن کاتێک کە ئەو ئینسانە بشێتەوە کاتێک کە ئەو ئینسانە بەردەوام سەرکۆرە بکرێ سەرزەنش بکرێ وەی لێدە کەسێکی زۆر خراپی لێ دەردەچیتن دوور لە ڕووی زەداتە ڕەنگە شەقاوەتی لێ دەرچی ڕەنگە منداڵەکەت بە سەبەبی پەروەردەیەکی سەقەتی تو نەفسیەتەکەی ئالۆز بی بە هیچ شێوەیەک نێتەوە سەر باری و دۆخێکی ئاسایی خۆی کەواتە لۆ یەکێک لەو خاڵانێک کە زۆر گرنگە نەفسیەتێکی زۆر چاک و تەندروست و بەهێز لەو منداڵەکەت چ کوڕەکەیە چ کچەکەی دروست بی هاوڕێیەتی کردنی دایک و باوک لەگەر منداڵەکە هاوڕێیەتی چۆن یعنی ئینسان هەوڵ بدا لەو کاتێ ئێمە بەڕاستی پەروەردەی سەقەتی زۆربەی زۆری ئێمەی دایک و باوک ئەوەیە بەڕێزان و خۆشەویستان لەو کاتی منداڵ مەلۆتکەیە هەست و نەستێکی وەها بەهێزی نییە هەمیشە و بەردەوام لە ناو باوەشمانە بەڵام کە منداڵەکە گەورە دەبی کە تەمەنی دەکاتە 2 ساڵ 3 ساڵ دەبتە 5 ساڵ هەتا گەورە دەبی دایک و باوکە بربەستی زیاتر لە بینی خۆی و منداڵەکەی دروست دەکاتن کەوا دەبی ئەو منداڵە زۆر گرفت و کێشەی هەیە ناتانی گرێ کۆڵەکانی لەو منداڵەکەی بکاتەوە پێویستە دایک و باوک
هەمیشە و بەردەوام باوش لە منداڵەکانیان بدەن هەمیشە و بەردەوام هاوڕێ بن لەگەر منداڵەکانیان لەگەر منداڵەکانیان لەسەر 1-0 دابنیشن کە لەسەر 1-0 دانیشتن قسەن بکەن بێکەوە گفتوگۆ بکەن ڕبوار بدا منداڵەکەی قسەی ناودڵی خۆی بکاتن ئەوەیە بەڕاستی پەروەردەیەش تاوە کە ئەو منداڵە تربیەتێکی نفسیەتێکی زۆر چاک و تەندروست و باشی لە بۆ دروست بێ حەز بە پیاوەتی خۆی بکە بڵێ کوڕی گەورە ئەتوو گەورەی پیاوی لە جێیبری کچێکی خۆشەویستە کاتێکەوە داکردماندیە هاوکاری داکرد بکە ئەتوو جێگرەوەی ئەو ماڵەی ئەتوو پاکخاوێنی ماڵەکەمە لەسەر تو ڕاوەستایە ئەو قسانە نفسیەتی منداڵەکە زۆر بەهێز دەکا زۆر گەورەی دەکا زۆر منداڵێکی پەروەردەیەکی تەندروستی نفسی زۆر چاچی لێ پەروەردە دەبیتن خاڵێشتر بە ڕێزان و خۆشەویستان لە پەروەردەی دەرونی منداڵ ئەوەیە ئینسان هەمیشە و بەردەوام هەوڵ بداتن گیانی چێبڕچێ گیانی منافەسە دروست بکە لە بینی منداڵەکان ئەو چ لە ناو منداڵەکانی خۆت چ لە منداڵی گەڕەچێ یان لە ناو قوتابخانە هەوڵ بدەی بەردەوام تەمەشا بکە خۆشەویستان خوای گەورە یەکێک لە شێوازی قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر دوو بنەمای سەرەکی دانرایە لۆ پەروەردەکردنی خەڵکەکان یەکەکیان پێی دەوترێت ئەتەرغیب هاندان ئەوی تریان پێی دەوترێت ئەتەرهیب ترساندن ئەو دوو خاڵە زۆر مهمە دایک و باوکی زۆر مهمە بواری هاندانیان زۆر بی ڕوحی چێبڕچێ منافەسەکردن لەسەر شتی چاک لەسەر شتی باش کاتێک منداڵەکەت ئیشەکی دەکات معنە ئێوەی بیشتێنی و بە منداڵەکەی تر ها تو خاوێنی ئەوە پیسە ئەو منداڵە باشە ئەو نە ئەوە شتێکی زۆر غەڵەتە بەڵام چۆن کاتێ منداڵەکەت بەجێت دەکا کاتێ منداڵەکەت شتێکی زۆر جوانی لێ دەبینی هانی بدەیت تەشجیعی بکەی بەوەی خەڵاتەکی بدێ یان بینی باوشێکی گەرمی لێ بدەی ئەو دە پڕ بەدری خۆت ماچی بکەیت ئەوە زۆر شتێکی گرنگە لەکرد منداڵ ئەگەر نە هەدیەکی لۆ بکڕە خەڵاتێکی جوانی شایستەی لە بۆ بکڕە ئەگەر گەشتێکی پێ بکە سەفەرێکی پێ بکە ئەو ئەنە هەمووی شێوازی پەروەردەیەکی تەواوت لەوەی ئەو منداڵە بە تەواتی بزانیتن ئەویش کەسێکی گەورەیە دەتانی شان بەشانی هەندێک خەڵکی گەور لە خۆی گەورەتر هەندێک کار ئەنجام بدە هەندێک ئیش بکە هەندێک ئیش و توانای تاک بکاتن بەڕاستی ئەو ڕوحی تەنافوس و خاندان و تەشجیعکردنە لە بۆ منداڵ زۆر گرنگە نفسیەتی منداڵی پێ گەورە دەبیتن زۆر جاری وایە تەماشا دەکەی منداڵە دەڵێ ئەو شتەی ناتوانم ئەتوو تەشجیعی کە کوڕم ئەتوو پیاوی گەورە بووی دەتوانی ئەو شتەی بکەی یاڵە بزانم کە کردی هانی بدە و تەشجیعی بکە ئەوە دەبتە شتێکی ئەو تۆ کە ئەو منداڵە بەڕاستی حەز بە گەورەی و چاچێکی خۆی بکاتن کاتێک منداڵەکەت مەسەر بۆ نمونە دێتە مزگەب دوور کە عەد نوێژ دەکاتن دێتە مزگەب نوێژێک لە نوێژەکانی بە جەماعەت دەکات ئەها برێ کوڕم تەماشا بکە لەو هەموو جیرانەی خۆمان منداڵەکان چەند هاتبوون تەنها ئەتوو فران و فیسەر هاتبووی ئەها کوڕم بزانە هاتنی تو لە بۆ مزگەفت یعنی پاک و خاوێنی یعنی ئەتوو بوویە پیاو ئەتوو فەرقت هەیە لەگە کوڕی فران و فیساری ئەها کوڕم کەواتە ئەوە تەشجیعە لەوەی نەفسێتی ئەو منداڵی پێ بەرز بیتەوە کەواتە یەکێشتر لەو خاڵانی کە زۆر مهمە بە ڕێزان و خۆشەویستان ئەویش مەدەحکردن و بەسەردا هەڵگوتنی منداڵ کاتێک منداڵەکەت ئیشەکی چاک دەکات بەسەری دەهەڵبڕی مەتر و سەنای بکەیت ئەو کارە چاکەی کردیتی لەبەر چاوت بی پێزان بی پێی زۆر مهمە بزانە تەماشا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودەیەک کە ئیمامی ترمذی ڕیوایەت دەکات دەفەرمێ من لم يشكر الناس لم يشكر الله ئەوەی سوپاس گوزاری خەڵکی نەکە لەسەر چاکەکانیان سوپاسی خوای گەورەش ناکە بەدنمەک و بێوەفایە بەرامبەر بە خوای گەورەش سبحانه وتعالى لۆیە پێزانین سوپاس گوزاریکردنی کوڕەکەت کچەکە لەسەر هەر کردەوەیکی چاک ئەوە نەفسیەتێکی زۆر چاک و پاک و تەندروست لە ئەو منداڵە دروست دەکات ئێمە کاتێک عیبێک لە منداڵەکانمان دەبینین دەیشتێنینەوە قسەی پێ دەرین سەرزەنشتی دەکەی کە میوانێک دێ ئەو جەهەینە دەرین فلان کەس والله هیچ نییە لە مەکتەبێ زۆر خراپە هیچ بەجێمان ناکە هەمار و ئارەکەم دەبینی ئەوە لە سای سەری کتە تاعیرەکەم ئەوە بەڕاستی زۆر غەڵەتە نا بەڵکو عیبەکانیان داپۆشە و ئەگەر باسیشی کرد عیبەکان بە تەنیا نەیشتێنیەوە یعنی دەستنیشام کە برێبا بە عیبەکەی تو ئەوە جارش کە شتەی دووبارە بکەوە ئەتوو گەورە بووی کوڕی خۆم کچی خۆم و هەروەها ئەگەر شتێکی باشی کرد بەدەری بێخە سوپاسی بکە دەستخۆشی لێ بکە هانی بدە تەشجیعی بکە بە هەر چ مادی و چ معنەوی
دەپاڕینەوە لە خوای گەورە منداڵەکانمان ساڵح بکە ئینشاء الله دەڵێن يا ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.